هەیە هەفتی خواردی هەفت فەلافل هەشت فەلافلی خواردیە لەفا ئەم ڕاستەم چامزەق بیتەوە. ئەمڕۆ ڕۆژی جیانی فەلافلێکێک لەو خواردنانەی لە هەرێمی کوردستان خەڵکی زۆر حەزیان پێە. ئێستا هاتوومە یەکێک لە خواردنەکانی شاری هەولێر دەمەوێت خاوەنی چێشخانەکە وەربگرم. کاک نەبەس سلااوت لێ بێت ئەگەر بێت ئێرە سپاس دەکەم. زۆر سپاس دەمێت باسی هەمان بۆ بکەی فەلافل ئەمڕۆژ جیانی فەلافلە فەلافل تا چەند خەڵک گرنگی پێدا پێکاتەی چییە؟ فەلافل خواردنێکی زۆر تایبەت و سەحەیە زۆر تەندروست باشە. پێکاتەکەی نۆکە بیبەری فرێشە سیری فرێشە کەمەک سۆدەیە و خوێشە و تۆزی کونجیشی بەسەدا دەکەی ئیدی دەیبرژێنین ئێمە کە هەویرەکەی حازر دەکەین پێش بخەینە ناو ڕوونەکە ئەمە هەویری جێبەجێ دەکەین بەنوێتی ڕۆژانە هەیدێ سۆری دەکەینەوە دەیدەینە خەڵکی. باشە جیاوازی لە نێوان خواردنی فەلافل و گۆشت خەڵک حەز بە کاوەیان دەکات زیاتر پڕفرۆشتنینیان فەلافلە لە چینی فەقیر و دەوڵەمەندی. باشە لەبە هەرزانی نرخەکەیت یان لەبەر خۆشی فەلافلیە؟ بەنسبەت فەلافل هەم تەندروست باشە لە ڕووی پرۆتینات مقارنەی گۆشتی دەکا مقارنەی چەند خواردنی چکە دەکا زۆر 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 باشەنەوە. باشە وەستاجان دەمەوێت بزانین فەلافل لەکوانە چیرۆکەکە خەڵکەکان زۆرترین فەلافل کەسی خواردوێت یان زۆرترین لە فەلافلی خواردوێت؟ طبعا ئەوەش هەیە مشتری هاتیە منافەسەیەکیان کردیە هەیە هەفتی خواردی هەفت فەلافل هەشت فەلافلی خواردیە لەفا ئەم ڕاستەم چامزەق بیتەوە ماشەڵڵا ڕەبی عافیەتت بێت. پیاوی جوامێر کە کاسبە قابلیەتی هەرچەندی بخوا ئارێ وەڵا. باشە وەستاجان تا چەند مشتری تایبەتان هەیە بۆ فەلافل بابێت؟ ئەمە مشتریەکانمان هەمووی تایبەتە ئەلحەمدولیلا بە فەزڵ و گەورەی خوای گەورە ئەو بەهرەی پێداینە کە فەلافلێکمان هەیە زۆر بەتام زۆر بەچێش زۆر بەزەلەت بەلەزەت سەرڕای ئەوەی فەلافلیمە مەخرمشەیە خرمەی دێتن زۆر بەتامە ڕاست ئەمە دروستی دەکەم ئەمە دڵسۆزم نوۆیشەکەم بەڵام باقی ئەویت کە هەموو بەرەکەتی خوایە خستی تێ ناوی. باشە وەستاجان لێرە ڕۆژانە چەند کیلۆ فەلافل ئامادە دەکەم بۆ فرۆشتن یاخود با بڵێن چەند کیلۆ فەلافل؟ وەڵاهی یعنی بەڵێ ئەمە هەر خۆمان دروستی دەکەین ڕۆژانە ئیدی بێ حسابە نازم تا ئێستا تقریبا قیاسم نەکردی ئایا چەندە بەسە بەنزیکەی وەڵاهی بەلای کمی 100 کیلۆ زیاتر بەڵێ هەر زیاتر نازەمەوە چەندە ئیدی پرفرۆشتنیشتان لێرە لە خواردنەکان فەلافلە. باشە وەستاجان لە هەنا هەر لە فەیەکی فەلافل چەندێک فەلافلدا ئەمە فەلافلەکان لە هەر سەمونێکی چواردانەی تێ دەکەین ئەوەی حەزیشی لێبی 5 کیلۆ تێ دەکەین.